بالنسبة رواندز كهرباء رواندز ئێستا زۆر خراپ بووە کاکازاد بەعکمی کارەبای 24 ساعتی لە شوێنەکانی دیکە هەیە تاسیری لێرە کردیە هەندێک شەوان ساعت 1 شەوێ دێتەوە هەندێک شەوان 9 ینی کم میێواران بێتەوە کە دەشێتەوە 6 ساعت ئەف ساعتە ینی وەزی کارەبا لە ڕوانزەی خراپە باش نییە داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین ئاورەک نێبدەنەوە بە تایبەتی ئیدارەی سەربەخۆ ینی هەوڵەکی زیدی بدا لە ئەو کێشەی چارەسەر بکە کارەبا لە لێرە زۆر خراپە پێویست نییە لەبەر ئەوەی کەس نزانی کەنجی کارەبا دێتەوە زار وێ 9 شەوێ دێتەوە زار وێ ئێکی دێتەوە زار وێ 2 دێتەوە زار وێ 12 دێتەوە کەس نزانێت هاتنەوەی کارەبای جێگیر نییە لە کارەباش کە هەیە بە شێوەکی باش نییەوە زۆر کەم هەیە 5 کاتژمێرە 4 6 سێ کەس تێ ناگا تەنها ئەوانەی کارەبا دەن ئەو تێگەن کارەبا چەند کاتژمێرە لە ڕوانزەیە ئەمەش دێکی زۆر ساردە ینی شارەکی کەونیشە تەماشەکەی بە پێویست چیلۆ نەکرا وڵی وەزە کارەبا زۆر خراپە حیسابکە هەنیە لە 24 ساعتە 4 ساعتە هەیە ئەویش لە وەختەکی زۆر ناوەخت یا پاش 12 دێتەوە باوەڕ بکە ینی ئەو ماوەی هە زۆر خراپە وەزعەکە زۆر خراپە بەکارەبا مۆلدەش نەغەساڵەی شەکە نە شتێکی گەرمکەرەوە ئیشەکە هیچ مۆلدەش کێشە لە دروستکرد جاروێ 4 ساعتە دێتەوە ئەکوژینەوە هەنی استفادەکەش لە کارەبای ناکەی پاش 12 دێتەوە ناوی پێگەرمەوی نەغەساڵی پێی شەکە جاروێ لە هەفتەیەک جارێ خۆشەوی وڵاهی بەنسبەت کارەبای ڕۆژێ هەر نییە شەوێش تقریبا 12 دێتەوە پاش 12 دێتەوە بچۆ برادەرەش باسی کرد سەرشوشتن هەنیە گەڕێنەوە سەردەمی قەدیم کارەبای ڕێسی چکابرای گۆتەنی لەخوای بە زیادی بی لە 24 ساعتی ساعت با 4 ساعتن هەبن ئەو دەشەر باشە لەخوای بە زیادی یعنی داوان لەبەر پرسانەوەیە بێنە دەنگ یعنی هەتاکەنجی ڕواندز بشوێ خرایە بەنسبەت هەموو شتی لەم نە پرۆژەی هەیە نە کارەبا لۆ دیانەش فریە